10 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی بە ناوی پەیام دەستی بە پەخش کرد، بووەوە چەرخانێک لە میدیای کوردی و مینبەرێک بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان، بە تایبەتی ستەم لێکراوەکانی ئەو کۆمەڵگایە. کەناڵی پەیام یەکێکە لە کەناڵە فەزایەکان و ئاسمانەکانی کوردستان کە جێگای خۆی گرتەوە و قاعدەیەکی بینەری تایبەتی هەیە. ئەو پەیدابوونی ئەم قاعدە جەماوەریە بینەرە لە خۆیەوە نایەت، بێگومان خطاب و پلانی ئەعلامی پەیام توانیوێتی شتێک بداتە خەڵکی کوردستان کە قاعدەیەکی جەماوەری بینەری هەبێ. ئێمە وەکو سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ناڵێم چاودێری، بەڵام زۆر جار هەڵسەنگاندن بۆ کاری میدیای بەتەواوی لە کوردستان دەبی گفتوگۆ دەکەین. یەکێک لەوانە ڕەنگە ئەو گوتارە ئیسلامی ئەمەیان ڕەوە بێت کە لە پەیام هەیە یان لە هەندێک کەناڵی دیکە هەیە کە دەتوانێت قاعدەیەکی ینی گفتوگۆی کێشە و گرفتەکانی کۆمەلگا بکات بێ ئەوەی پەنا بۆ تونتیژی یان زمانێکی دیکە جگە لە کارێکی پیشەیی باش دەکات. پەیام لە ماوەی 10 ساڵ کارکردنی بەردەوام لەگەڵ ئازار و نەهامەتیەکانی خەڵکدا بووە، هەمیشە کاری کردووە بۆ بەخەبەرهێنانەوەی بەرپرسان لە ئاست ئەو هەموو نەعەدالەتیی لە کۆمەلگای کوردیدا هەیە. بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی قەیرانە دارایی دروستکراوەکەی هەرێمی کوردستان، پەیامیش هاوشێوی هاوڵاتیان دووچاری قەیرانیشی دارایی سەخت بووەتەوە. لە ئێستادا ئایندەی کەناڵەکە بە نادیاری ماوەتەوە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت ئەگەر چراگەشاوەکەی پەیام بکوژێتەوە چاوساوەکانی ئەو کۆمەلگایە زەرمەندترین دەبن. پرینسیپی ئەوەی کەوا هۆشیارکردنەوەی خەڵکیشە پەیام لەگەڵ ئەوش دەتوانێتی فشارێک بخەت سەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆی شانبەشانی خەڵک و جەماوەر بتوانێت بۆ دابینکردنی مافسرەتایەکانی خەڵکی هەرێمی کوردستان، کەواتە جگە لە ئەرشی هۆشیاری سیاسی و هۆشیاری کۆمەڵایەتی توانێتی فشارێکی سیاسی فشارێکی کۆمەڵایەتیش بخاتە سەر دامەزراوە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوی بەدەنگەوە بێن بەرەوپیری داواکانی خەڵکی هەرێمی کوردستان، کەواتە لەو ڕۆوە پەیام توانێتی سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنێ. ئەمە سەرڕای ئەوەی کەوا بە ئیمکانیەتێکی لاوازەوە بەڵام توانێتی منافسە و ململانەی چەندین کەناڵی زەبەلاحی گەورەکەوە بە پارە و نەوت و بودجەی گشتی خەڵکی هەرێمی کوردستان تەغزیە دەکرێن و هاوکاری دەکرێن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئیمکانێتە لاوازەی پەیام لەگەڵ ئیمکانێتە بەشەرەکەی توانێتی نەک ململانەی ئەوان بکە بەڵکو لە زۆر ڕۆ لە زۆر سێکتەرەوە توانێتی لە پێش ئەوانیش بێت. داخستنی پەیام لەبەر نەبوونی ئیمکانیەت دەبێتە کەلێنێکی گەورە لە هەرێمی کوردستان بۆ میدیای ئازاد، هەروەها بۆ ئازادی خوازان، هەروەها بۆ چالاکوانان و بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی گرنگیکەوە دەم بە مافی مرۆڤ و هەروەها بە تەنانەت بە حزب سیاسیەکان کە دەیانەوێت گۆڕانکاری و چاکسازی لە هەرێمی کوردستان بکرێت. پێویستە بە هەموو لایەک هەوڵ بدرێتەوە کۆمەچی ئەو کەناڵە بکرێت و بۆی بتوانین بەردەوامی و لەسەر پێی خۆڕابەستی. لە ماوەی 10 ساڵ کارکردنیدا پەیام بەهۆی هەڵبژاردننی بەرەی خەڵکو و مانەوەی لەگەڵ شەقام باجی زۆری داوە، دووچاری دایان کێشە بووەتەوە، بەڵام هیچ کاتێک ئەو ئاستەنگانە نەیانتوانیوە پەیام لە ئامانجەکەی دوور بخەنەوە کە گەیاندنی دەنجی خەڵکی بەژمێنێتی ئەو هەرێمەیە بە گوێچکەی بەرپرسان. بەڵام ڕەنگە ئەو جارە ئەگەر کەناڵەکە لەلایەن دڵسۆزانی هاوکاری نەکرێت بەهۆی قەیرانی دارایی ئایندەی باش نەبێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.